كاكا بقول هاي كتێبی نێودەوڵەتی سلێمانی بە ناوی پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی ئەم خولەی پێشانگای نێودەوڵەتی کتێبتان لێ یەکەین لە سلێمانی کە بە چاودێری بەڕێز وەزیری ڕۆشنبیری و وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و بە پشتیوانی پارێزگای سلێمانی و ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری زیاتر لە 250 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لە 20 وڵاتی جیاجیای دنیاوە بەڕێوەچێت. یونسکۆ ڕۆژی 23 نیسانی هەموو ساڵێکی بە ڕۆژی جیهانی کتێب و مافەکانی حەقی دانەر یا مافی حەقی دانەر دیاری کرد. لەو کاتەوە و ساڵانە و لەو ڕۆژەدا لە سەرانسەری جیهاندا بە شێوازی جیاجیا یادی ئەو ڕۆژە جیهانیە دەکرێت.